الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه ومن صار على نهجه ودربه وطريقته إلى يوم الدين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و میهرەبانی خۆی گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەم جارش لەو شاشە جوانی خۆتان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. خۆشەویستانم، بابزانین ئایا مەلائیکەتەکان هەڵس و کەوتیان چۆنە؟ طبعاً هەستان و دانیشتنی مەلائیکەتەکان هەر هەمووی ئەدەب و ئەخلاقە. سبحان الله، هەموو هەڵس و کەوتیان تەعاملیان لەگەر یەکتری ئەو پەری ئەدەب و ئەخلاق و ڕێک و پێچیە. ئەوەتە لە حەدیثی ئیسرا کە ئەنەس ئەجێرتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ گێڕایتەوە ئەفەرموویتن کاتێک عەزرەتی جوبرائیل هات ئەمنی برد بۆ بەیت المەقدیس، پاشان لێەوە بۆ ئاسمان. دەفەرمی کە گەیشتینە ئاسمانی یەکەم لە دەرکەیدا فەستەفتەحە، ئەنی ئیزنی خواست لە دەرکەیدا. فەرمووی پێیان گوت چێیە؟ فەرمووی منم جوبرائیل. تی چێت لەگەڵە؟ تی محەممەد عليه الصلاة والسلام. فەرمی واللهی ئەمرمان پێکراوە ئیلا بۆ ئەم دوو ناوە ئاسمان بکەینەوە. فەرمی ئاسمان یەکەممان بڕی هەتا گەیشتینە ئاسمانی دووەم، دووبارە لە دەرکەی داوە. فەرمیان چێیە؟ فەرمی منم جوبرائیل. تیان چێت لەگەڵە؟ تی محەممەد صلی الله عليه وسلم. فەرمی واللهی ئەمرمان پێکراوە تەنها لە بۆ ئەم دوو کەسە ئەم دەرکە بکەینەوە. پاشان دەرکەیان کردەوە و ئیزنمان خواست و ڕۆیشتین. فەرمووی حتا حەفت تەبەقەی ئاسمان بەم شێوە یەک یەک پرسی کرد لە دەرگەیدا، ئیزنی خواست، ئەوجا سبحان الله ڕۆیشتین. بەڕاستی ئەوە ئەدەبێکی جوانە، بەڕاستی ئەو خوڕەوشتێکی جوانە. سبحان الله، ئادابی ئیستئذان، ئادابی لە دەرکەدان، ئادابی ڕوخسەت وەرگرتن، ئەدەب و ئیحترام، گەورە و بچووکی. نێگوتە مەلائیکەتەی من جوبرائیلم، تۆ چیتە من دەپرسی؟ بزانە سبحان الله، تۆ چی؟ من جوبرائیلم. مع العلم جوبرائیل گەورەی هەر هەموو مەلائیکەتەکانیشە، گەورەی ملیار مەلائیکەتانە. ئەوجا جوابی داوە زۆر بەنەرمی، چی؟ تی من جوبرائیلم. چێت لەگەرە؟ محەممەد عليه الصلاة والسلام. فەرمی دەفەرمون منیش ئەمرم پێکراوە تەنها بۆ ئەو دووەتان دەرکەی ئاسمان بکەمەوە. بزانە هەم ئەویش قسەی خۆی کرد کە من ئەمرم پێکراوە تەنها لە بۆ ئەو دووەتان دەرکەی ئاسمان بکەمەوە. بزانە بەو شێوەی نەک ئەوە زۆر بەحەیاشن، زۆر بەحەیاشن. سبحان الله، حتى ئینسان ئەگەر لە ماڵی خۆت ڕوت کردەوە مەلائیکە دوور دەکەوتەوە. سبحان الله، لەو ئەدەب و حەیایی، لەو شەرم و شکۆیە یا ڕەبی. سان لە ماڵەوە کە خۆی ڕوود کردەوە هەموو لیباسی لەبەر کردەوە مەلائیکەتەکان لێ دوور دەکەونەوە. کاتێ ئەچێ کە قەزای حاجەتی خۆت بکەی لە توالید لە دەستشووی، سبحان الله لێ دوور دەکەونەوە. ئەوەندە بە حەیا و بە ئەدەبن، نەوەکو شوێنێکی ئەو ئینسانە ببینن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دایکە عائیشە ئەجێرتەوە ئەفەرمی ڕۆژێکیان پێغەمبەر دانیشت بوو لە ماڵی من، ڕانەکەی ڕانی ئەوە لەگۆڕێ بوو. فەرمی ئیمامی ئەو بەکر هات، هیچ خۆی شەوەش نەکرد و سەلامی کرد و دانیشت و هیچ ڕانی خۆی دانەپۆشت. فەرمووی پاشان ئیمامی عومەر هات، سەلامی کرد و ئیزنی خواست و سەلامی کرد و هیچ خۆی بشەوەش نەکرد و لاقی خۆی هەر نەکرد و دانیشت. فەرمووی ئەو جارە عوثمان لە دەرکەیدا یەکسەر پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام عەبایەکەی هاوسە شەر لاق و ئەوانی خۆت و ئەوها دانیشت. فەرمووی تی ئەمیش گوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەو لە بەرسی ئەبوو بەکر هات هەر خۆت شەوەش نەکرد، عومەر هات هەر خۆت نەجوولان، بۆ کە عوثمان هات یەکسەر خۆت خڕ کردەوە و عەبایەکەت هاویستە سەر لاقەکانی خۆت. فەرمووی كيف لا أستحي من رجل تستحي منه الملائكة. فەرمووی چۆن لە کەسێک شەرم نەکەم کەوە مەلائیکەتی خوا شەرمی لێ ئەکەن. الله ئەکبەر، لە حەیا و حورمەت و ئەدەبی عوثمانی، لە حەیا و حورمەت و ئەدەبی مەلائیکەتەکان. الله ئەکبەر.
يعني سبحان الله حتى ملائكة شرم لإمام عثمان ذكر أو ذبح يا أبوه أو ذبح يا أبوه وبيغنبري خواش عليه الصلاة والسلام شرم لعثمان كردوه كأو ذبح يا أبوه زعزام براسي أو حرمته براسي أو أدب شي زوانا خوزي أو أدب بقرابة وناو إيما براسي أدب وحرمته حياة ببيت وناو إيما براسي إنسان بحياة زوانا براسي إنسان سن حياة هبي أو دا زوانو أو دا ريكتو بيكترا بويا زارتشان صحابيك سرزاجنشتو قليل برايكي خوي دكرت بيدو قلت سي أو دا بحياة سي أو دا شرمني سي أو هاي بيغمبر فرمي عليه الصلاة والسلام وي بيمالي إن الحياء كله خير فرمي بيمالي كاكا والله شرم وحياة هرهم خير وبركته والله إنسان كحياة يهبو جناحناك كحياة يهبو فيلناك كحياة يهبو بيسرو بريناك كحياة يهبو خرابيناك حياة دتقرين توا كبراسي هشتيشي ناريكو ناجورو نا إنسانينك حياة وليدك كأوبري أخلاق وأدب خورا واشتتابي حياة ودك حرمة وريز البرامبر خلق بكي حياة وليدك قدر وريز خلق دابني حياة وليدك كاسبك حلال بي حياة ودك فيلنكي كسيك قصيك بين لي خزالتنك الحياة كله خير براسي حياة هرهم خير بولا حديثك كجرام كملائكة إخوة كسيك دروب كالي جور دكونوا براسي درو بحيائية براسي درو بشرمية بويا هم درو كي كردي جور دكونوا هم بونا تشي لي بيدا دبي بونا أزيتي ملائكتها كان دا لي جور دكونوا سبحان الله يقدروا يبكى بأدبية بحرمتية بحيائية بشرمية إنسان أقدروا يكرد ذكواتا يعني براسي أم خورة وشتا حياة كله خير يعني سبحان الله أو بيغمبر عظيمة أو بيغمبر نازارة شرم لعثمان بكى وأوهم ملائكتي خوا شرم لعثمان بكى الله أكبر لبرتي كإنسان يشي بحياة كمروفي يشي بشرمو بحياة وبشكوية لويا أم أخلاق زوانا ويكردوا كبيغمبرو حمو ملائكة كان شرم لإمامي عثمان بكى رضا ورحمتي خوالي بيتن أي باب زانين ملائكتان خوا توقوا مصافحة لقى مروفا كان دكان بالله ملائكتي خوا توقوا مصافحة لقى المسلمانان وإيمان داران دكان يك أو كصاني لحد لقرينوا سبحان الله بيغمبر أفرمي صلى الله عليه وسلم كحديث كإمام بيحقي روايتي كردوا أفرمي أو كصاني كوا بسواري أتسنا حد لحد لقرينوا ملائكتي خوا لكاتي قرانوي توقيان لقدكن أو كصاني كبا بيان سونا ملائكة معانقيان لكنوا لباوشي خويان لكن سبحان الله براسي خلاطي في زوانا براسي مجدتي خوشة كسيك لحز قريتوا ملائكتي خوا توقوا مصافحة لقربكن وباشان هر نخوشك أو مجد زور خوشة هر كسيكي نخوش بصبروا بآرام بو صبري قل سنخوشكي والله ملائكتان خاص بينان إيواران سلامي لكنوا توقشي لقدكنوا بخوشي هسبيناك سبحان الله ملائكتان خاص بينان إيواران سلامي لدكن وتوقشي لقلدكن يقدوانا صحابيكي بيغمبري هبو صلى الله عليه وسلم كناوي عمراني كوري حصين بو مطرف أفرمي لخزمد عمراني بوم بخوي أي فرمو أي مطرف والله سبينان إيوارا ملائكتي خوادين سلاما ليدكنوا توقشم لقال دكن الله أكبر طبعا نخوش كتبوا أفرمي حتى وملهات توم تسم علازي نخوش كم كرت كبيم كرت كبي فرمي ككبيم كرت ملائكة كان نهاتنوا ككبيم كرت ملائكة كان نهاتنوا سلاما ليبكنوا توقم لقبكن فرمي زانيم لبر كبي كرت دنيا لوه فرمي وازم لكبي هنا ملائكة كان هاتنوا استابر دوام ملائكة كان همس بينانو إيواران سلاما ليدكنوا توقشم لقدكن تخوى مطريف أبن بشاره وبكسم الله سبحان الله يعني براسي أما خلاطي قوري براسي أما مجدتي قوري أي عزيزكم أي براي مسلمان أي خشي مسلمان أي أو كسي نخوشي أو أي كسي كدرديشي كشين ددليا
ئەی ئەو کەسەی کە دەردێکە لێ عیلاجە نییە تخوا دڵتون مەبە تخوا عاجز مەبە مەلائیکەتی خوا سبەینان و ئێواران سەلامە لێ دەکەن و تەوقەت لەگەڵ دەکەن و بە خۆشت ئاگال لێ نییە ئەو هەموو خێر و بەرەکە دەماڵتدا هەیە زعزانم بەڕاستی ئەمە نیعمەتێکی خوایە هەر نەخۆشێک سەبر و ئارامی هەبی لەسەر نەخۆشەکەی تەحملی نەخۆشەکەی بکە مەلائیکەتی خوا دێن تەوقەی لەگەر ئەکەن و سبەینان و ئێواران سەلامی لێ دەکەن وای لەو بەرەکەتە یا رب العالمین یەکێکی تر لەوانەی کە تەوقەیان لەگەڵ دەکەن ئەوانەی کە شەوی لەیلەتول قەدر زندی دەکەنەوە ئەو مسلمانانەی کە شەوی لەیلەتول قەدر ناخەون و یان هەر دەستەوە لە شەوەکەی قیام دەکەن و شەونێژ و دوعا و پارانە و زکر و تەهلیل و تەمزیدی خوای گەورە دەکەن ئەوانە مەلائیکەتەکان دێن بە ملیار مەلائیکەت دێنە سەرزەوی و تەوقە لەگەر ئەو کەسانە دەکەن کەوا ئەم شەوە مبارەکە و ئەو شەوە خۆشەیان زندی کردیتەوە جا بەڕاستی ئەمە نیعمەتە دەیکەواتە مەردی خوابن لەم ڕەمەزانەدا ئەو دەشەوەی ئاخیری و بە تایبەتی تاکەکان نەکەن ئێوە بخەون یاخود نەکەن ئێوە بەڕاستی شەوەکە هەموو بەخەو ببەنە سەرێ هەستن ئەم فەزل و گەورەیە ئەم خەڵاتە خوداییە ئەم مسافەحەی مەلائیکەتیە لە دەستە خۆتان مەدەن و ئەو هەموو بەرەکەت و خۆشی و ئەو هەموو نیعمەتە و ئەو هەموو فەزلە بەدەست بێنن ئینشاء الله زە ئازیزانم ئەوە چەند جێیەک بوون کە مەلائیکەتی خوای گەورە تەوقە و مسافەحە دەگەر بەندەکانی خوای گەورە ئەکەن ئەمەش تەنها موژدە و بەشارەتێکە خوای گەورە ئەیدات بە مسلمانان بۆ مسلمانان بزانن ئەو عەمەلانەی کە کردویان لەلای خوای گەورە پیرۆزە لەلای خوای گەورە خۆشەویستە لەلای خوای گەورە بە قەدر و بەڕێزە پاداشی ئەو عەمەلەیە پاداشی ئەم کردەوە چاکە ئەوەی مەلائیکەتانی خوا بێن تەوقەتان لەگەڵ بکەن و معانەقەتان بکەن و موژدەی خۆشیتان بدەنێ کە ئەوە لەسەر خێرن تایبەتی ئەوانەی کە لە حەز دەگەڕێنەوە بەڕاستی خۆشە کاتێک کە بگەڕێەوە و مەلائیکەتی خوا تەوقە لەگە بکە تۆش مەردی خوا بە ئەم تەوقەیە و ئەم حەزت مەفەوتێنە و بابای نەخۆش و برای و خوشتی نەخۆشم کە سەبر و ئارامی گر لەسەر نەخۆشەکەی بەڕاستی ئەم تۆقەی فریشتانی خوا لە قیسە خۆت مەدە و شکایەت مەکە و مناڵێنە و ناشکری مەکە بۆ ئەوەی ئەم عەتا و ئەو بەخشیشەی خوای گەورەت پێ ببەخشرێ و ئەو کەسانی کە شەوانی لەیلەتول قەدر زندی دەکەنەوە ئێوەش پیرۆستان بێ کە مەلائیکەتانی خوا مزگەوت بە مزگەوت ماڵ بە ماڵ ئەگەڕێن و تەوقەتان لەگەر ئەکەن یا ڕەبی خوایە ئەم تەوقە و ئەو فەزلە و ئەو میهرەبانیەی فریشتەکانمان بە قسمەت بکەی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه